ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن. بەدیهاتن لە قورئان و فەرموودە پیرۆزەکاندا. ئیعجازی قورئان. پێش ئەوەی هەندێک ئاەت لەمەڕ بەدیهێنان عەرز بکەین، دەمەوێت بە مەبەستی نیشاندانی ئیعجازی قورئان ئاماژە بە چەند ئاەتێک بکەم. قورئانی خاوەنی ئیعجازی ڕوون دەفەرمێت و بڕیار دەدات و مۆری لێدەدات. هەندێک لەو ئاەتانەی قورئان کە ماناکانیان تازە بە تازە دەردەکەوێت، ئاماژە بە خاڵی کۆتایی زانستەکان دەکەن و زانست لە کۆتاخاڵی گشت بوارە جۆرا و جۆرەکانیدا ئاڵای قورئان دەبینێت و لەوانەیشە لە زۆر بواردا بەو ئاڵایەش نەگات. پێم باشە بۆ زیاتر ڕوونکردنەوەی بابەتەکە چەند ئاەتێک بهێنین. وَإِنَّ لَكُمْ فِي الْأَنْعَامِ لَعِبْرَةً نُسْقِيكُم مِّمَّا فِي بُطُونِهِ مِن بَيْنِ فَرْثٍ وَدَمٍ لَبَنًا خَالِصًا سَائِغًا لِلشَّارِبِينَ. یەکێکی دیکە لە نیشانە و بەڵگەکانی بوون و یەکتایی خوای گەورە ئاژەڵانن. خوای گەورە لەسکی ئاژەڵدا ئەو شیرەی دەیخۆینەوە و خۆراکی تەواوەتیە لە نێوان خوێن و پیساییدا بەرهەم دەهێنێت. ئەمڕۆ لە ڕووی زانستەوە سەلماوە ئەو جیایی ئاژەڵ کە دەیخوات لە گەدە و ڕیخۆڵەکاندا هەرز دەکرێت. پاشماوەکە لە ڕیخۆڵەکاندا دەمێنێتەوە. هەرچی ئەو خوێنەشە کە لە ئەنجامی هەرز دروست دەبێت لەلایەن کۆمەڵێک مژەری تایبەتەوە دەمەژرێن و دەڕژێتە ناو سووڕی خوێنەوە. یەکەم پاڵاوتن بەم جۆرە دەکرێت. دوای ئەمە ئەو خوێنەی دێت بۆ مەمکەکان، هەندێک دەبێت بە خۆراک بۆ خودی خانەکان و هەندێکی دیکەیشی دەبێت بە شیری ناو گوانەکان. زانستی مۆدێرن پێمان دەڵێت بۆ ئەوەی جیا ببێت بە شیر، پێویستە لە سکی ئاژەڵدا سەرەتا لە پیسایی و پاشان لە خوێن جیا بکرێتەوە. قورئانی پیرۆز بە دەستەواژەی من بین فرث ودم واتە لە نێوان پیسایی و خوێندا ئاماژە بۆ ئەم دوو پاڵاوتنە دەکات. پێغەمبەری خوا 14 سەدە لەمەو پێش لە ڕێگەی قورئانەوە هەواڵی ئەمە دەدات، چونکە مەحاڵە خودی خۆی لەو کاتەدا بیزانێت. مانای وایە ئەوە خوای گەورەیە کە لە ڕێگەی قورئانەوە فێری دەکات. فمن يرد الله أن يهديه يشرح صدره للإسلام ومن يرد أن يضله يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء كذلك يجعل الله الرجس على الذين لا يؤمنون. جا ئەو کەسەی خێری تێدا بێت و خوا بیەوێت هیدایەتی بدات، ئەوە سینەی ساف و پاک و ئامادە دەکات بۆ ئاینی ئیسلام. ئەو کەسەش خوا بیەوێت گومڕای بکات، ئەوە دڵی دەگوشێت و سینگی تون دەکات و هەناسەی سوار دەبێت، هەروەک ئەوەی بەرەو ئاسمان بەرز ببێتەوە. چۆن تووشی تەنگە نەفەسی و دڵەتە پێ و خوێنبەربوون دەبێت. بەو شێوەیە خوا گومڕایی و پیسی هاوڵگەری لەسەر دڵی ئەوانە دادەنێ کە باوەڕ ناهێنن. قورئانی پیرۆز حاڵی ئەو کەسەی کە لە زەلکاوی گومڕایی و کوفردا دڵی تەنگ دەبێت و هەرگیز لە ناڕەحەتی دەرونی ڕزگاری نابێت و هەر کە ناوی خوا و قورئان و دین و ئیمان ببرێت دڵی دەگوشرێت و تەنگە نەفەس دەبێت، لە ڕێگەی نمونەیەکەوە ڕوون دەکاتەوە. واتە شتێکی نەزانرا و بە شتێکی زانراو دەچوێنێت. پێمان دەڵێت دەزانن حاڵی ئەو کەسەی کە بێ ئیمانی دەیگوشێت و لەگەڵ بیستنی ناوی دین و ئیماندا فەیرێ دێت لە چی دەچێت، پاشان بەم جۆرە وەسفی دەکات كأنما يصعد في السماء. واتە وەک بڵیت بە زۆر بەرەو ئاسمان بەرز دەکرێتەوە. قورئان نافەرمێت بەرەو شاخ، بەڵکو دەڵێت بەرەو ئاسمان. ئەمەش هەتا سەردەمێکی زۆر نزیک لە ئێستاش شتێکی نەزانراو بوو. بە تایبەت نەدەزانرا کە لەگەڵ بەرزبوونەوەدا بۆ ئاسمان هەناسەدان سەخت دەبێت و لە ئەنجامی کەمبوونەوەی ئۆکسجین سنگ و دڵ هەست بە گوشران دەکەن. قورئان لەم نمونەیەدا کە دەربارەی ئیمان دەیهێنێتەوە دیسان 14 سەدە لەمەو پێش ئاماژە بەم ڕاستیە دەکات.
وأرسلنا الرياح لواقح فأنزلنا من السماء ماء فأسقيناكموه وما أنتم له بخازنين. یەکێک لە بەخششەکانی خوا ئەوەیە ئێمەش نەبامان ناردووە کە پیتێنەری ڕووەک و دار و درەختە، هەروەها بارانمان لە ئاسمانەوە باراندووە و ئێوەی پێتێراو دەکەین سەرەڕای کشت و کاڵ و زیندەوەران، بێ ئەوەی ئێوە ئەو ئاوانەتان زەخیرە کردبێت ئێمە لە ژێر زەویدا بۆمان دابین کردوون بەهۆی کانی یاخود بیرەوە دەستان دەکەوێت. هەندێک لە تەفسیر نووسەکۆنەکان زۆر بە جوانی و بەو جۆرەی کە پێویستە لەم ئاەتە تێگەیشتون. بۆ نمونە ئیبن جەریری تەبەری کە 11 سەدە لەمەو پێشژیاوە تەفسیری بۆ ئەم ئاەتە وەکو کەرامەتێک وایە. لەم بارەیەوە دەڵێت پرسیار لە ئیبن عەباس کرا خوای گەورە مەبەستی چییە لەوەی کە دەفەرموێت بامان وەکو پیتێنەر نارد؟ دوای ئەوەی وەڵامەکەی ئیبن عەباس دەهێنێت دەفەرموێت بایەکان سەرەتا لە جیهانی ڕووەکەکاندا پیتاندن دەکەن، پاشان هەورەکان دەپیتێنن. زۆربەی تەفسیر نووسانی دوای ئەم تەنانەت ئەوانەش کە لە سەدەی 20دا ژیاون ئەم مانایی ئاەتەکەیان نەبینیوە و تەنها ئاماژەیان بە ڕۆڵی با لە پیتاندنی ڕووەکەکاندا کردووە. ئەمە لە کاتێکدا کە ئاەتەکە دوای باسکردنی سیفەتی پیتێنەری بایەکان ڕاستەوخۆ باسی باران دەکات. ئەوەی کە تەبەری لێرەدا مەبەستەکەی بینیوە بەڕاستی شایانی بەرز نرخاندنە. زانست بە تازەیی بۆی دەرکەوتووە کە هەورەکان بارگەی کارەباییان هەیە و بایەکان پاڵیان پێوە دەنێن و لە ئەنجامی بەیەک گەیشتنی جەمسەری موجەب و سالبی هەورەکان سووڕی داخراوی کارەبایی دروست دەبێت و باران بەرهەم دێت. هەروەک قورئان 14 سەدە لەمەو پێش هەواڵی دەربارەی ئەمە داوە. بە هەمان جۆر تەبەریش 11 سەدە پێش ئێستا لی تێگەیشتووە و باسی لەوە کردووە کە بایەکان هەورەکان دەپیتێنن. جگە لەمە وشەی پیتاندن دەری دەخات، هەورەکان و ڕووەکەکانیش جەمسەری سالب و موجەب و نێرە و مێیەیان هەیە، چونکە پیتاندن لە نێوان ئەم دووشتانەدا ڕوودەدا. قورئان 14 سەدە پێش ئێستا هەواڵی ئەمەش دەدات. خۆی لە خۆیدا لە چەند ئاەتێکی تریشدا ئاماژەی کردووە بەوەی هەموو شێوەیەک بەجود بەدی هێنراوە. من كل زوجين اثنين لە هەموو نێرومەیەک دوان. وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون. هەر ئەو زاتەشە کە زەوی پان و بەرین کردووە و هەرچەندە لە شێوەی گۆدایە کەژ و چیا و ڕووباری زۆری تێدا دابین کردووە، لە هەموو بەر و بوومێک جووتی فەراهەم هێناوە لە هەردوو جۆرەکە، شەوی وا لێ کردووە کە ڕۆژدا پۆشێت. بەڕاستی لەو شتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک بیر بکەنەوە. ومن كل شيء خلقنا زوجين لە هەموو شتێک ئێمە جووتمان دروست کردووە، لە جیهانی ئادەمی زاد و گیاندار و ڕووەک و بێگیاندا، لە هەموو شتێکی مادی و معنەویدا. ئەمەش یەکێکی دیکەیە لە معجیزەکانی قورئان. ألم تر أن الله يزجي سحابا ثم يؤلف بينه ثم يجعله ركاما فترى الودق يخرج من خلاله وينزل من السماء من جبال فيها من برد فيصيب به من يشاء ويصرفه عن من يشاء
يكاد سنا برقه يذهب بالأبصار ئایا نابینیت کە بێگومان خوا بە ئارامی و شوێنەیی هەورەکان بە ئاسماندا دەبات دوایی پەیوەستیان دەکات بەیەکەوە ئەوسا کەڵەکەیان دەکات لەسەر یەک اینجا دەبینیت لە توێی ئەو هەورانەوە کە وەکو چێوان باران و تەرزە دەبارێنێت کاتێک کە بە فڕۆکە سەر و هەورەکان دەکەوین بە چاچی بۆمان دەردەکەوێ کە هەورەکان وەک چیا چوون بە ئاسماندا و دۆڵ و شیو لە نێوانیاندا هەیە جا لە سوودی ئەو بارانە بە هەر کەس خوا بیەوێت خێر و بەرەکەت دەبەخشێت هەر کەسیش کە بیەوێت لی دوور دەخاتەوە هەورە بروسکەکان ئەوەندە بەهێزن خەریکە بریسکەکەیان بینایی چاوان بەرێت ئەم ئاەتە باز لەوە دەکا کە هەورەکان چین لەسەر چین کۆ دەبنەوە و هەندێکیان وەکو چیای بەسام و شکۆ خۆیان دەنوێنن پێش ئەوەی مرۆڤ بە فڕۆکە گەشت بکات نەیدەزانی هەورەکان دەگونجێت شێوەی چیا وەربگرن هەرچەندە ئاەتەکە باز لەوە دەکا کە باران لە نێو هەورەکانەوە دێتە خوار بەڵام ئەوەی لێرەدا دەمەوێت ئاماژەی پێ بکەم دەستەواژەی وينزل من السماء من جبال فيها من برد کاتێک بە فڕۆکە دەدەین بەناو هەندێکە وردا فڕۆکەوانەکان بە باشی شارەزای ئەمەن زۆر جار تۆپەڵی سەهۆڵ لە ناویاندا دەبینین ئەگەر ئەمانە بەرباڵی فڕۆکەکە بکەون لەوانەیە کونی بکەن قورئانی پیرۆز دەفەرموێت لە ناو ئەو هەورانەدا کە بە وێنەی چیان تەرزە هەیە بە وشەی منبەرە دینیش دەری دەخا کە تەنها بەشێکی نەکەمووی دەبارێتە سەرزەوی لە کاتێکدا کە قورئان 14 سەدە پێش ئێستا هەواڵی ئەم ڕاستیە دەدات لە ڕووی زانستیەوە هەتا دوێنێ نەدەمانزانی هەورەکان شێوەی چیاوەردەگرن و نە هەندێک لەو هەورانە هەوری لەم جۆرەن و سەهۆڵیان لەناودایە و نە ئەوەش کە بەشێکی دەبارێت و بەشێکی لەناو هەورەکەدا دەمێنێتەوە 5 والسماء بنيناها بأيد وإنا لموسعون ئێمە ئاسمانمان بەدەستی قودرەتی خۆمان دروست کرد بەردەوامیش گەورەی دەکەین و فراوانی دەکەین ئەمە ئاماژەیە بۆ ڕاستێکی زانستی کە زاناکانی گەردوونناسی دەیسەلمێنن لە ساڵی 1920ەکاندا هەبڵ دیاریەکی پێشکەش بە جیهانی گەردوونناسی کرد بەهۆی دۆزینەوەیەک بە ناوی هاوکۆڵکەی هەبڵ دەری خست کە هەندێک لە گەلەستێرەکان بە ئەندازەیەکی دیاریکرا و لە ئێمە دوور دەکەونەوە دواتر ماتماتیکناسی بەلژیکی لامێتر ناوی فراوانبوونی شوێنی لێنا بۆ نمونە ئەگەر گەلەستێرەیەک لە بورجی سەتڵدا لە خولەکێکدا ئەوەندە ملیۆن کیلۆمەتر لە ئێمە دوور بکەوێتەوە گەلەستێرەیەکی دوورتر خێراتر دوور دەکەوێتەوە دەستنیشانکردنی ئەمە لە ڕێگەی پێوانەکردنی ئەو ڕەنگانەوە بوو کە لە گەلەستێرەکانەوە بۆمان دێن بەم جۆرە چەندین زانای بەناوبانجی وەک جەیمس جێنس و ئێدینتن فراوانبوونی کاتیان قبول کرد و بەرگریان لێ کرد و ئەنیشتاینیش مەیلی بۆی هەبوو ئیدی ئەم فراوانبوونە چ لە شێوەی دوورکەوتنەوەی گەلەستێرەکاندا بێت و چ لە شێوەی ئەو قسەیەی ئەنیشتایندا بێ کە دەڵێت لە جێگەیەکدا کە نایزانم جیهانگەلی جۆرا و جۆر دروست دەبن هیچ جیاوازیەکی نییە ئاەتەکە پاش ئەوەی بەدیهێنانی ئاسمانەکان و زەوی بەبێ هیچ هۆکار و کاریگەریەکی دیکە بۆ خوای گەورە دەگەڕێنێتەوە لە ڕێگەی ڕستەی ناوی ئەلجوملە ئیسمیەوە دەفەرموێت و ئێمە بە بەردەوامی فراوانی دەکەین لە زمانی عەرەبیدا ڕستەی کردداری مانای تازەبوونەوەی بەردەوام و ڕستەی ناویش واتای بەردەوامی و دامەزراوی دەگەیەنێت هەرچەندە کاتێک وەری دەجێڕین بۆ کوردی ڕستەی کردداری بەکاردەهێنین و دەڵێن و ئێمە بە بەردەوامی فراوانی دەکەین بەڵام لە ڕاستیدا ئەسڵەکەی ڕستەی ناویە و ئاماژە بە بەردەوامی و دامەزراوی کردداری فراوانبوونەکە دەکات قورئانی پیرۆز بە وێنەی ڕاستیە زانستیەکانی دی 14 سەدە لەمەو پێش هەواڵی ئەم فراوانبوونە بەردەوامەی شوێنمان پێدەدات دوای ئەوەی کە بە چەند ئاەتێک هێمایەکمان بۆ هەندێک لە ڕاستیە زانستیەکانی ناو قورئان و ئەم ڕووەی ئیعجازی ئەو کرد دەتوانین بچینە سەر ڕاستی بەدیهێنان لە قورئاندا